دەبینیم بازار گەلە قەرە باڵغە باشە شتیش دەکڕی ئەدە وەڵە خەڵکاملۆ شتکڕینی لە بازارڕێ وەی وەزاکەیان دەخۆش نەکەوە بێتە بازار پیاسی بکە ئەوەی دێ کڕیارە هەموو جێژنە و خەرک پێویستی فێدایستەکانی پێویستە دەبی بکڕی باشە ئەو جارە دەبینین پاس چەندین ساڵ دیسانەوە ئەو دیاردەیە دووبارە بووەوە کە جەژن و برێنجەژنی ڕەمەزان و نەورۆز بەیەکەوەیە ئەوە هیچ تەسیری هەبوو لەسەرەوەی کە خوارد لەسەر شتەکان چۆن ئەدی زیاتر دەبی خوازە سە شتەکان زیاتر دەبی بە تاکید ئەدی چۆنە کابرا پێشترەگەهارەوە نەبا ئێستا نەورۆزیش بەسەر داهات هەر یعنی بۆ دوو جەژن دەبی ئەدی کو زیاتر شت دەکڕێ ئەی چۆن نرخی کیلوبەلوشتەکان سەرەزات ئەو قەیسی و ئەو جۆرە بابەتانە هیچ شتێک بەرز بوویتەوە باشە تا عەدەچ باشە ناوەڵە هیچ بەرزش بوونە کوێ بەخۆ نەدیتە ناوەڵە زۆر باشە لەلایە سارەوە سعرەکان جێگیرن هیچ مشکلێ بە ئەم کەسە چی دەکردن ئارێوەڵ پێشبینیەکانی کەشتە هەوای لو بارانبارین و ئەوانە دەرێن على ئەساس لە جومعەی ڕەت تەسیری دەبی ئەدی کو حتمما ئەگە باران بێری وەڵە باسە فەرقەکە ئەدی کو ئەگە باران بێری وەڵە خەرک کەمتر دەبتەوە لە بازار بەشی نەورۆزشتی دەکڕیان بەس لۆ جەژنێ بەقوران هەلۆ جژنێ بەس کابرا خۆت داوە لە کەشوەوە لی دێ على ئەساس دەرێ بارانە کابرا لە ماری بێت پێویستی بە خواردنەیە چۆن سی ڕۆژە دەی خۆی گرتیا ئەدیوانی ئێستا یەک لە بارە خۆم سی ڕۆژە دەی خۆم گرتی وەڵە عەزم دەستام بستەچ أنا رويز نبغى شو ليه قيس ما أوت بخوالي وقم دانه على إسحاق سابي خود أنا بخوالي إسحاق شو ليه قيس بياني زجنيا بخوال زم ممكن يا بياني زجن بيا زجن إن شاء الله بيدتي دادنا بيدن سبياني زجن سبيانة شيء تصور بيه إن شاء الله قال لهم ما لش مسمى راسي شو كنت جيجن يعني ناني بياني ما رجع قيسي واقعي